الله. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عزیزان و خۆشەویستان، لە خزمەتانین لەگەڵ هاوڕێیانی عزیزم لە ژووری کۆنتڕۆڵ و پشتی کامێرا لە بەرنامەیەکی نوێ لە بەرنامەکانی دوانگەی خەڵک بە ئومێدەوەی لە سات و کاتی داهاتوو بتوانین تیش بخێنە سەر تەوەری گرنگی ئەڵقەی ئەم زارەی بەرنامەکەمان کە پرسیاری ئەواکەین تا چەند متمانە بە بەڵێنی کاربەدەستانی هەرێم دەکەیت. طبعاً کاربەدەستانی هەرێم ئەتوانین بڵین دوو جۆرن، دوو زۆنن، دوو شێوازن، دوو ڕەنگی جیاوازن. ئەم دوو ڕەنگ و دوو زۆن و دوو جۆر بیرکردنەوەی جیاواز و دوو جۆر خزمەتکردن و دوو جۆر هەڵقۆستنەوە و دوو جۆر پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان لە هیچ شوێنێکی دنیاە ئەتوانین بڵین نییە تەنها هەرێمی کوردستان نەبێ. واتە منافەسەیەک لە نێوان ئەم دوو لایەنە وای نەکردووە لە خزمەتی هاوڵاتیانە تەواو بێ، بەڵکو منافەسەیەکی حیزبی بێ بنەما تا ئەندازەیەک تا ئەوەی کە گەیشتووەتە بینەقاقای خەڵکیان برسی کردووە، تینوو کردووە، بێ ئاو و بێکارەبا کردووە، بێ خزمەتگوزاری کردووە، گرانی بەنزین کردووە، گرانی نان و پێداویستی ژیانی ڕۆژانەی خەڵک کردووە، بڕینی موچەی کردووە لە فەرمانبەران. هەموو ئەم قەیرانانە بوونی هەیە لە ئەرزی واقعە، بەڵام لەسەر شاشەکانی خۆیان و میدیاکانی ئەم دەسەڵاتە ئیدعایەوە کرێ کە گوایە هیچ قەیرانێک نییە، ئێمە خزمەتگوزاری باش پێشکەشەکەین بە تایبەت لە مەرحەلەی هەڵبژاردن و نزیکبوونەوەی کاتی هەڵبژاردنە. ئەوەی کە بەگوێی هاوڵاتی ئەدرێ و پێی ئەوترێ زۆر جیاوازە لەوەی کە لە ئەرزی واقعە هەیە، زۆریش بەداخەوە، واتە بەڵێنەکان هیچی وەکو کردارەکان نین. ئەتوانین بڵین پێویستە قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە ئێوە بیکەن، وەکو پێشکارێکی بەرنامە تا ئێرە ئەتوانم قسە لەسەر بەرنامەکە بکەم. دوجار مایک ئازادە بۆ ئێوە، توانن ئێوە لە ڕێی ئەو ژمارانەی کە لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە قسەی جدی لەسەر ئەم تەوەرە بکەن و تیشی زۆر سەرنجڕاکێش و باش بخەنە سەر ئەم تەوەرە. بە نمونە کاگوریا حەما لە کۆمنتەکانە کە بۆمان هاتووە، تەمە کۆمنتێکی زۆرن، بە سوپاسەوە سوپاس یەک بێچانەکەین هاتووە، ئەڵێ لەبەر ئەوەی زۆر درۆیان لەگەڵ میلەت کردووە من هیچ باوەڕیان پێ ناکەم. هاشم عەبدوڵڵا حکوومەت 30 ساڵە درۆت لەگەڵ دەکات، گەورەترین کارەسات ئەوەیە متمانەت پێی هەبێت. ئەنوەر سەباح ئەڵێ کام متمانە چ جۆرە متمانەیەک. بوشرا عومەر ئەڵێ بێگومان یەک زەڕە متمانەم پێیان نەماوە. ئومێد تەیب لە جێگای متمانەی خەڵک نین، هەموو جۆرە ناعەدالەتی و گەندەڵیەکیان تێدا بەدی دەکرێت. ینی بۆ نمونە لەم کۆمنتانە نابینی مەسەلەن تۆ لە نزیکی 400 کۆمنت کە بۆ تەوەرێک هاتوێ، ینی ئەکرێ خۆ دوو کەس شتێکی باش بنووسێ، سێ کەس شتێکی باش بنووسێ. زۆر سەیرە ئەبینی مەسەلەن تێک ڕایە و خەڵکی کە کۆمنتی نووسیوە متمانی نییە بە حکوومەت، زۆر بەداخەوە. باشە، ئاشنا سەباح هەڵی یەک تۆز متمانەیان پێ ناکەم، ئەوانەیان درۆ کردووە. علی مەحموود دەڵێ ئەوەی متمانە بم بەرپرسانە بکات جێگەی گومانە کە سەری لێتێک نەچووە. ئومێدکانی پانکەی ئەڵێ پێشینە و کاری خراپیان شاهیدی ئەوەن کە متمانەیان پێ نەکرێت. خەسرە و بورهان ئەڵێ سەرەکیترین پێداویستی ڕۆژانەیان پێ چارەسەر ناکرێ، ئیتر بەڵێنی چی؟ هێمن باجەت ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار بەڵێنی چی؟ ناسر برادۆستی ئەڵێ تا خاوەنی ئەم بەرپرسە بازرگانانە بین حاڵمان لەمە باشتر نابێت. محەممەد جەزاڵێ قوربان 30 ساڵە بەڵێنەکانیان بڵقی سەر ئاو بووە. خالید علیش ئەڵێ هیچ متمانەیەکم پێیان نەماوە. هێڵدا ئیبراهیمیش ئەڵێ هیچ کات متمانەم پێیان نەبووە تا ئێستا متمانەم پێیان هەبێت. هیچ کات متمانەم پێیان نەبووە تاوەکو ئێستا متمانەم پێیان هەبێت. باوکی حسەین وەرەگرم لە چەمچەماڵەوە. کاگە سڵاوی خواتان لێبێ. سڵاوی خوا لە جەنابەت باوکی حسەین. مامۆستا گیان باش قوربان. خوا لێ ڕازی بێ، زۆر باشم الحەمدولیلا. لە جەناب توی شەڵا لە تەواوی کەسدانتان. سوپاس دەکەم. حاجی مامۆستا نەک 400 کۆمنت بەخوا 4000 کۆمنت بووە بێت 4 کەسی دیان نەبێ مەحتیاکان مەگەر ئەوانەی ماسچین وانەی دەور و پشتی خۆیان دەبێت. ئەم دوو کۆمپانیایە بەس خەریکی بەتاڵانبردنی ئەم وڵاتەن لەبەرەوەی لەسەر کەشتیەکەن بۆ خۆیان هەر دەمێک بیانەیە وڵات جێهێڵن، هیچ شێشەیەکیان نییە، هەوی وڵاتانیان هەیە. ئەوەی کە پێیان بکرێ بە دڵنیاییەوە خەمتان نەبێ خەڵکی هەرێمی کوردستان
ئەوەی لە دەستیان بێت دڵنیا بنەمانە درێخی ناگەن ئێوە غەڵەت حاڵی مەبن ئەم دوو حیزبە دڵنیا بن لەوەی بە خەممانەوەن خاکمانە فرۆشن ئاومانە فرۆشن نەوتمانە فرۆشن خەمدان نەبێت کاکەجان دڵنیا بن لەوەی موچەکە خراپە بێتەوە دوای هەڵبژاردن ئەوە دڵنیا بن لەوانە کێشەمان نابێ ئینشەڵا چونکە ئەمە دوو کۆمپانیانە وڵات برێوە حیزب هەموو سەرچاوەی هەموو کێشەکان ئەم دوو حیزبن باشان لەم میلەتە کردووە ناچاریان کردووە کە خەڵک دوایان کەوێ بە 3 مانگجارێکیش بێ بە 500,000 موچە بەردەوام بێ لەگەڵیان ناو تەحەمولیشکە داریش نییە لە شاری تەمتەماڵی پایتەختی شەهیدان پێوەری کارەبایان هێناوە بە سوێنە لە کاتێکدا ئەو محەتەی کارەبایڵێ من عەقدەکەی ئێمە 24 کاتژمێرە بێ کارەبای تەمتەماڵ و هەردوو ناحیەکەی بی بەڵام ئێمەش کارەباکەمان ئاوایە فەرموو پێوەریشیان بۆمان هێناو 14 سەعات کارەبامان هەیە لەگەڵەوەشا پێوەری ئاویان بۆماندانا یانی حاجی مامۆستا ئەوەی کە ئەمان بیانەوێ لە دادۆشینی حرمەتم بۆ هاوڵاتیان لە دادۆشینی ئەم میلەتە چ ڕێگایەک بیانێ ئەوەی بە فکری من و تۆ نایە بە فکرێمانە دێ یعنی هیچ کاتێک ڕازگۆ نەبوون لەگەڵ میلەتەیە فەرموو ئەمانە دەزای ترەمسر بکردوڵێ 50 ساڵ لە پێش حکومەتی عێراق خۆی بەڵام بازیم بە 450 نارە لەوێ بەداخەوە لای ئێمە بە 850 نارە دەیەم جیازیەکە ئەمە کامان 50 ساڵین یعنی بە چیەوە باسی خۆمانگەن بە چیەوە باسی حکومەت بەداخەوە ئێستا بۆ ئێمەمان تا حەق لەخوا بە زیاد بێ بەڕاستی ئەم دوو بنەماڵەیە خزمەتی خەڵکیان کردووە ئەوەی پیان کراوە ئەوە خەڵک ئەو ها تەلەفۆنی کردایە خەڵک ئێستا ڕەنگە لە من خراپتر هەبێ قسەبتا من یعنی بەڕاستی کا حاجی هەر چیەک بڵێ لەسەر ئەم دوو حیزبە یعنی هیچ چاکە ناکرێ نازانی چاکە ناژین هیچ نەکراوە چکە لەبەرەی من ڕەنگە هەنێ ڕێگابانکی تاوکرابێ ڕەنگە هەنێ دێ کە کاتی خۆیان لەو لە دێکەوە پێگەیشتن بووەم حکومەتە کارەبای بۆ ڕۆشتە بەڵام لە ئاسی تموحی خەڵکانیە خەڵک چاوەڕێەوەکە ساڵی یەک بەرمیل نەوچی نەدەیت 5 ساڵەکە ناوچی وەرەگرتووە کارەباکە 30 ساڵەکە کە سوازە سی بێنە بەڵام 15 ساڵە لە 2005 بۆ حسابکە یعنی محقول نییە حتا حاجی نەتوانی 15 ساڵ کارەبایەک دابینکەی بۆ میلەتە ئاو ئێمە ئاوەکە لە گۆفتەپۆیە مەشروعێکی ئاو یخر يعني هیچ معنای نییە حکومەت جێرەی کوردستان نەتوان مەشروعی ئاو بۆ پایتەختی شەیدان بکات یخر بۆ خەڵکەوە نەگلەی بکات بۆ خەڵکەوە بێتاقەت بێتە بۆ خەڵک باز وێنەی سەتاقسە لەسەر پرۆفایلەکەی دابنێ بۆ خەڵک مەحتان نەکات بۆ ڕەحمەت لە دایک و باوکتان بۆ ڕەحم بۆ نەحلەتان بۆ خەڵک وا بێزار بووە خەڵکە ڕوا لە زۆر وازەها پەیامەکە گەیشت برا بەڕێزەکەم سپاس دەکەم چونکە پەیوەندیتر هەیە با کات بەوانیش ببەخشین هیوای لە ساگیت بۆ خوازم ئازیزان ئەم بەرنامە ئێستا ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆ ئێوەی ئەزیزە گوازرێتەوە سۆران سایکۆ نووسیوێتی خۆزگە دەشێوە ئەبوون بەس هەریەکیان میسقالێک وجدان و شعوریان ئەبوو لە بچووک تا گەورەیان بڵێن باوکی عەبدوڵڵا نووسیوێتی هیچ متمانەم پێیان نەماوە شارۆچکەی بەنێنان 15 ساڵ لە ڕێگاکەی تێک چووە ئامادەنی ڕێگاکەمان بۆ چاک بکەن شاه و محەممەد ساڵح نووسیوێتی چەندێک متمانم بە بەڵێنەکانی ئیبلیس هەیە ئەوەندە متمانە بەوان دەکەم شێرزاد ئیحسانی ژەڵێ وەڵڵا ئەوەی متمانەی پێیان هەبێ یان جێلە یان سەر لێ شێواوە باوکی محەممەد لە کەلارە وەرەگرم کاکەم کاتتان باش هەموو کاتت باش باوکی محەممەد کاکە وەڵڵاهی باللهی تللای من قسەم زۆر ڕوتە حەز ناکەم باش ئەخەت و ئایدۆلۆژی ئەم شتێلە لای منانیەت چونکە زانمانە لە سیاسەت و لە ئایدۆلۆژی گشتی درۆیاندا ئەوەی بچێ سیارەیە تەحویل بکاتە ناوخۆیە ئەزانی چ پێکەن کاتێکمان تەحویل کردیە وەڵڵاهی نزیکەین 950,000 لێمان چەندە 500 شینگە نازانم ئەمە چی نازانم ئەوە والله ئەمانە دژمن ملەتن بەخوا ئەوەیشە دەنگیان پێ بدا قەسەم بەخوا ڕۆژ بازار قیامەت لەگەڵ ئەوانەیە ئەمە یەک دووهەم کاتێکیان یعنی جەعدا دروستکردن ئاو خزمەتگوزاری بۆ بیکەنە منەت بەسەر خەڵکەوە ئەمە مەجبورن دیکەن مەجبورە شتێلە بکەن والله مەسوول وا هەیە 24 ساعات کارەبا هەیە 1 دقە لەم کەلارە کارەبای ناوڕێ ئەم زیرەکە چێ داهێناین کۆمپانیای مەسوولەکانە ئەوە شێ نییە بەڵام ئەمانە هەموو شتێ بۆ فەقیرەکەن والله لە دەنگدانیشە خەڵکەم دەنگیان پێدا من یەکی لەوانە بووم لەسەر چاودێر سنووقم بۆ حزبێ بەڵام ئیسەنا بەس والله ئەمەنە خەڵکە هات بۆ دەنگدان چاوەڕێمانە کرد دانەدانە خەڵک دێت خەڵک باوەڕی پیان نەمایە خۆیانیش ئەزانن
خۆیانیشتی ئەگەیەن کە خەڵک متمانی پیان نەمایە بەڵام کێ متمانەوە حاشە حازری احترامە یەکا محموود بۆ ئێوە بۆ بینەران بڕێ چڵکاو خوەر بڕێ ماساوچی ئەگینا خەڵک متمانی پیان نەماوە وەڵڵاهی زەلام هەیە لەم کەلارێکی خۆزای حەشعبی باتایە ئەم شاری شێ بگردایە ئەمانە ناخستن حکومداری کاکە جعدایە کەنەیکەنە قاڵێکەنە منە شارە من هیوادارم یەک داواکاریمەیە لێت کا محموود لەسەر شارەوانیەکان بەرنامەیە دانێ وەڵڵای شارەوانی بەس بۆ فەقیر کریایە بەس بۆ ماڵ فەقیر ئەمێنێ لە ژیانیانە یەک باخ یەک خانی یەک شوێنی مەسئولێکیان نەڕووخانە بەڵام داواتی ئەەکەم لەسەر شارەوانیەکان بەرنامەیە بکە وەڵڵاهی مەسئولە هەیەوە تەلەفۆن ئیشەکەی ڕوا وەڵڵاهی یەک باوکی محەممەد ئەم شارەوانێ دانریایە باوکی محەممەد بڕێ کەسی هاتیە باوکی محەممەد باوکی محەممەد بۆ نمونە تەوەری بەرنامەکەت چۆن بێ ئێستا تۆ ئەتەوێت چۆن دایڕێژیت بۆ نمونە بڵێن چی ینی بڵێن چی فەرموو تەوەرەکە چۆنێکی مەسەلەن لەسەر متمانەی کاربەندەکان ئاوا دەسە شارەوانەکان ئاوا جوان دایڕێژە بزان ئاخر مەبەستم ئەوەیە شارەوانی بۆ حەقی نییە بەسەر زیادەڕۆییەوە شارەوانی بۆ حەقی نییە بەسەر باخچەکانەوە شارەوانی بۆ حەقی نییە بەسەر سەوزاییکردنی گەڕەکەکانەوە شارەوانی بۆ حەقی نییە بەسەر ئاستی خزمەتگوزاری یعنی ئەمەوێ مەسەلەن ئەو داخەی کە لە دڵی تۆیایە من لێرە بۆتی جێبەجێ بکەم مەبەستەکەی من ئەوەیە شارەوانی چەند ساڵەکان ریایش ئەکرێنە گیان خسێتەوێ حەقی مەبەستەکەی منەوە سانە یعنی بۆ شارەوانی ئیشەکان لەسەر فەقیر و فقرا بۆ لەسەر مەسئول نایکە بچۆ هەموو باخەکان ئین مەسئولە نایڕمێنن بەڵام فەقیرێ باخێکی بێوە حاڵ دیوارێکا بۆ خۆی قاتی حەوشەکەی ڕومیایە ناوێرێ خاسیکا بەڵام کابرای ڤێلا لێدا حاچی لێدا کەس ناچێتە دەوری ئەمە هۆکارەکە تێگەیشتم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ئەڵێم داواتی ئەەکەم لەسەر شارەوانەکانەوە ئەنجام بدەیەوە هیوای سەرکەوتیان بخوازم خوای گەورە سەرکەوتو دنیا و قیامەتتان بکات لەبەرەوە ئێوە نەبن ئێوە یەگرت و خەڵکی فەقیر هەیە وەڵڵاهی مەگەر احترامەمەیە مەگەبی سوال بکات بەڵام ئێوە جێ دەستان دیارە بۆ خوازم هیوادارم حاجی فاروقش کە مەسئول نەگەتاناکەوە ئیستا وازیاوەدا ئەویش و ئێوەش سەرکەوتو ئاخوا حافیز سپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ باوکی محەممەد ئەچمە باوکی ئەحمەد لە ڕانیان چەمچەماڵ باشە باوکی ئەحمەد لە چەمچەماڵە وەرەگرم باوکی ئەحمەد فەرموو عليك السلام ورحمة الله وبركاته چۆنی قوربان ئەحواڵی جەنابتان کە سوکار هەموو لای یاخوا باش بن تۆ متمانەت هەیە بە بەڵێنەکانی کاربەدەستانی هەرێم بۆ متمانەت نییە باوک ئەحمەد دەی فەرموو حاليا دي صار بس كراوه تركني كاتي اجتماعي بله انا استشار ما هذا ليس معلومات داخل كان ممكن بالاجتماعي هو كان عندنا بله باش اذا انا كان ما كان لا يجي خواجه اذان بو لا هو امان لا دي تراغر مو برادر ما هذا ليش شكات يريتنا كوا لو وزارة ما أخوي بغير زعتها وكياها تأثير الزكاة تجاه وقبل إيش ما ده كان بما أنه أنا بوي مع قريتها أنا كاتب حكمتنا وندي دائما همون نفر يكفين زايد بوي بجيرت بوي كاتب استيراني ممكن أنا أنت هزار سنة بله باشا أنا أنت هزار سنة أتام بأني وكياها يرجعها محتاجين لقوا أم دايرين غير نفوس المعزان شيء طيالي تلفون هذا مرخت أنترنت وشي خذها على خذها يعني سيكا كان دفع موتشي برتبوه شناز يعني مولا هيش كيف نما نملاتا كأم خاون نسمع لنا دستي بينها تو يك برسيار باوك أحمد يعني من إيسا بون منتو تشوي بو أو موضوعي كارتي نشتيمانية توم بو باسكا چەند وەستای تا سەرەت بەرکەوت و فۆرمت بۆ کرا و
تا چویتە پێشەوە و تا چویتە لای بەرپرسی ئەو بەشەی کە ئیشەکەی تۆی لایە مەسەلەن چەندت پێ چوو چەند دەکات زۆری پێ ناکێشتیانە بوو خان داکردی ێستا ئاسان بوو چۆڵ بوو هزاران قەرەباڵغ نییە وایە کێشە نییە کە پێشی بۆ دایرێک بۆ دایرەی شێر تاخیرە بێ وەختی خۆی پارتیار ڕۆشی زۆر قەرەباڵغ بوو بەڵام ئێستا ئاسایی بێتەوە لەوانە کێشە نییە بەڵام ئەم بوو ئەو بوو 5,000 دانە ئەم 15,000 سەریزە پارەکان نەناردێتە ویان لەوەی پارەکە پارەکان خواردە لێرە خاتی نیشتیمانی ئەو خەڵکە خەڵکی زۆری 3 مانگە 4 مانگە لەگەڵا گیری خواردن هیچی ناگەڕێنەوە دەست خۆش بێ دەست خۆش بێ باوکی ئەحمەد سوپاس دەکەم ئەچمەلای کاک عەبدوڵڵا خوا ئاگادارت بێ یا ڕەبی خوا ئاگادارت بێ مەحفوظ بی ئیشەڵا ئەچمەلای کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە بەڵێ کاک عەبدوڵڵا السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته كاك عبد الله برس. ولك لا خير بتمانية؟ بلى. لا ما مسألة بتمانية شيء تو هرشي دستي بودا بي آجرة تدري لا بتمانية بتدا كذي. هرشي دستي بودا بي آجرة تدري باشا. بتمانية بتوزار بكذي بتمانية بالشيء بكذي كاتجد هموي دشي فقيرة. تو يثبت الغازي جوا ششي لو يتدعى ب10,000 صب دينار تذكري وايع بله يكتنا كرون كما شايف لبيس زال 10,000 دينار بوتا تلفت تزاسل 1000 دينار او بيواندي برزبونوي دولار نيا كان همو جار يسيبو بري باشا او دشيبيني ساتشونا او بغداد بوهمو كيان والسيرة وإمارة محزمة حريم حاجمة بله گرانی و قاتی ڕووی لە خەڵکی کردووە نییە؟ بوهمو كيان ماوياني هذا شيء لوكا 3 مليار دينار لسر بلكي أتي يكو شيء من العراق ده هيا يكو شيء بيري الشاكي شيء حدود شيء غيران دبيني عاوتين غير وكشي غوريو غير عاوتين غوريو باندي تكابولوت تركيا لا عرض لا جرتوا باندي تكابولوت 6 مليار دينار او 6 مليار دينار كرت بالك خلص فقير لا فقير باشر كاشمن كيف بالك لوتكا كيف بالك لوتكا دكتا دبر بايرنا اكل بردا يا اكل بريتوا او غير وكشي غوريو ده دبر شي كيردوا دەستەکانت خۆش بێ سپاست دەکەم کاک عەبدوڵڵا سپاست دەکەم دەستەکانت خۆش بێ با کۆمنتەکان بخوێنمەوە بەڕێزان کاک سۆران مەجید محەممەد نووسیەتی متمانە موچەی کابانی ماڵ متمانە بە موچەی کابانی ماڵ دەکەین دروشمەکانی دەنگدانی پێشوو ئەم جارە چی پرۆژەیەکی تریان پێیە بەختیار کاکە حەمە نووسیەتی بەس بندیوارەکان متمانەتان پێ ئەکەن هونەر باڵەخین بەڵخەیی نووسیوێتی نەخێر بەس درۆ ئەکەن کامەران محەممەد نووسیەتی هیچ متمانەیان پێ ناکەم شنۆ عەزیز نووسیوێتی متمانەی چی شایانی ئەوە نین مەڕێکیان پێ بسپێری مسلیم جەباری نووسیوێتی بۆ خۆیان متمانەیان بە بەڵێنەکانی خۆیان هەیە جەمی ڕەسوولی ژەڵێ متمانە بە هیچ کوردێک ناکەم کاک محەممەد لە تەکێوە فەرموو کاک محەممەد سەوتی تەلەڤیزیۆنەکەم بۆ کسکە یان هەر بێدەنجیکە لە تەلەفۆنەوەی گوێم لێ بگرە ئازیزەکەم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته بەنسبەتی پرسیارەکەتان ئایا متمانەتان بە بەڵێنی بەرپرسەکان هەیە ناوەڵا من بەش بە حاڵی خۆم متمانەم بە وەڕێی سەگ هەیە سەگ ئەبێت وەڕێی چی بێت متمانەم بە وەڕێی سەگ هەیە متمانەم بە بەڵێنی مەسئولەکانی کورد نییە تێگەیشتی ئەیان بینم کاک محەممەد پەرژینێکی قایم بێ لە ڕووی هەموو بینەران پەرژینێکی قایم بێ یعنی دوو لە ڕووی بینەران ئەوانە کە باسی ئاژەڵەکەکەین گونجاوترەوە بڵین لە بەرەوەی ئێستا خەڵکیشی زۆر گوێ لێمانە پەرژینێکی قایم بێ فەرموو قسەکانت تەواوکە کاکە سەگ زۆر بەڕێزترە لەوان سەگ زۆر بەڕێزترە لەوان سەگ زۆر بەڕێزترە لەوان ئەوان زۆر بێقیمەتن حتا سەر ئێستان بێقیمەتن
لەگەڵ خوایە لەگەڵ کووردا لەگەڵ میلەتە لەگەڵ نیشتیمانە لەگەڵ هەموو شتێکە ئەوان تەنیا ئەزانی چۆنە وەکو ئاژەڕێک وان غەریزە جنسەکان سێرکەن گیرفانیان پڕ بێت هیچی تر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ کاک محەممەد دەست و چاوت خۆش بێ خوارد لەگەڵ سپاس بۆ پەیوەندێکەشت بەڵێ خۆشەویستان بەداخەوە ئەوەی ئەبینین ڕەنگە بڵێن ئاخر کەناڵەکەی ئێوە ئۆپۆزیسیۆنە لەبەرەوەی کەناڵەکە ئۆپۆزیسیۆنە خەڵکێک تەلەفۆن ناکا کە هاوسۆز و هاوتەری بوو هاوکاری حکوومەت بێ یاخود هاو هەڵوێز بێ لەگەڵ حکوومەتە ئەتوانین بڵین ئەمە ڕای شەقامە ئەمە خەڵکێکە کە بێزارە لەم دەسەڵاتە گەیشتووەتە ئەو ئاستەی کە زۆر بە شێوازێک ینی بەراوردی کە بە ئاژەڵێک پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان لە تەواوی بینەرانی بەڕێز بەداخەوە زۆر بەداخەوە لە وڵاتان حکوومەت مسابقەی ئەوە ئەکات چۆن باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیەکانی بکە لای ئێمە تەنها بیر لەوە ئەکرێتەوە چۆن شتومە گران بکرێت چۆن باج بخرێتە سەر ئەو شتومەکانی کە لە دەرەوە دێن چۆن گیرفانی هاوڵاتی بەتاڵکەن کاک حسەین لە دەربەنیخانەوە فەرموو کاکەم کاتتان باش هەموو کاتت باش کاک حسەین کاکە لەسەر قسەی ئەو برادەرە کە وتی مەسەلەی شارەوانێگە وەڵای ڕاستەکات لە دەربەندیخانیش ئەو شارەوانی باسی بکەن وەزعی شارەوانی بەس بۆ فەقیر و فوقرایە خان و باخ هەموو مەسئولەکان لێ ئەدەن بەڵام بەس بۆ فەقیر وایە ئەمە یەک دووهەمی پیاوتی سەگ ڕاستەکات سەگ زۆر بە وەفاترە لەمانە زۆر وەفاترە ئەمە پێویست ناکە باسکەی بەڵا وەڵاهی کارێکیان بە خەڵ کردووە یەکێ خۆم ئەیان بینم بەتان بێ حەزەکەم سەگ ببینم خزمەتێکم ئەم مەسئولێ لە نەبینم داواتان لێ ئەەکەم ئێوەش خۆتان بکێشنەوە لەم حکومەتە سوور ئەزانن دەڵن سوور ئەزانن دزن سوور ئەزانن هەموو شتێک ناشرین لە جەسەتەی ئەمانەیە کاکە خۆتان بچێتنەوە ئەوەنەی ترە چەندێ دەستان زیای کرد دوو ئەوەی تر دەستان زیایەکە چونکە ئێوە متمانە و شەخصیاتێک ترتانێ لە ناو ملەتە ڕجاتان لێ ئەەکەم داواتان لێکەم خۆتان بکشێنەوە لەبەر ئەوەی ئێوە وەکو کۆمەڵ لە ناو خەڵکە ڕێز و احترامێک زیاترتانەیە گوناحە بشن پاڵدز و جەردا هیوادارم سەرکەوتوو بوون ئیشەڵا سەرکەوتوش دەستەکانت خۆش بکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت جەنابیش سەرکەوتوو ئینشاءڵڵا ئەچمە لای کاک محەممەد لە تەکێوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته شوني كاك محمد جان باشي شوني كاك محمد جان تو باشي شكر ايوه الرئيس يا اخوان سلام موفق ببرام فرمو سؤال بتوانكو متمانة بسيب كان كاك محمود متمانة بسيب كان بخدمة گزاريان بآويان ببنزين جرانيان كام بواريان برنامج بسيام كان باشا واتا تۆ پێت وایە ئیسا حکوومەت متمانەی لەدەست داوە لای خەڵکی باشە ئەی چی بکەین باشە یعنی ئێمە مەسەلەن بۆ خۆی ڕایە کێشێ و دیارەشانی هەڵێگرێ بۆیە چی بکەین کاک محەممەد یعنی بۆ نمونە تاکە شتێکە هاوڵاتی بتوانێ تۆڵە لەم دەسەڵاتە بکاتەوە بەڕای تۆ هەڵبژاردن نییە بەڵێ خەڵکەکان کوا موقعی بێت مش ئێمە حەزەی موقعی فيها بێت تۆڵی لێ بکاتەوە وازحە دەسەکانت خۆش بێ سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەچمە لای دیە لە سلێمانیەوە سلاوی خوا لە جەنابەت دیەخان دەستخۆشی لێکم یا سەرکەوتن بۆخۆن سپاس دەکەین دەستخۆشیش بۆ تەوەرەی کە دەستانەوە دەستی ئێوەش خۆش بێ لە خزمەتانین فەرموو والله بەڕای من متمانە بەم حکومەتە بکەی بەڕای من حەشت لەگەڵ ئەوانە لەو دنیا ئاها جا گوناحە هەموو هەوڵاتێکی سێ دەنگیان بۆ بیا بەڵێ چونکە قابیل ئێوە نین وعدێن بە هەموو هەوڵاتی و دوای وعدەکەشان درۆیە باشە پێت وایە ینی هاوڵاتی لە شوێنی خۆیەوە بتوانێت گۆڕانکاری دروست بکە و دووبارە هێزێک بێتەوە سەر ئەم دەسەڵاتە متمانە لای خەڵکی دروست ببێتەوە بەڵێ وڵات ئەگەر هاوڵاتی نەچێت دەنیا بۆیە ئاش هیچیان بۆ ناکرێت دەست هاوڵاتی خۆیەتی دەنگی پێیا و هەموو ژیانیشیان ناخۆش کردووە
پێتوانیە ئەو خەڵکەی کە بەشێک لە خەڵک هەمووینا بەشێک کە گلەییەکە ئێستا لەم دەسەڵاتە هەر خۆی ئەم دەسەڵاتی گەیاندووەتە لووتکە و ئاوا بەرزی کردوێتەوە ئێستا بۆ بەشت و خەڵک لی ناڕازیە؟ بەڵێ بەدڵنیایە وایە. ئەها دەستەکانت خۆش بێ دیەخان. وڵی داوا لە هەموو هاوڵاتێکم نەچێتە سەر سندوقی دەنگان. باش دەستەکانت خۆش بێ سوپاس پەیامەکەت گەیشت زۆر سپاس. ئەچمە لای کاک مەحموود لە قەڵات زەوە. ئەو کاتت باش هەموو کاتت باش کاک مەحموود. چاشی بەڕێز دەکەم. سپاس دەکەم مەمنونی جەنابتە. سپاس دەکەم. ئینسان لە دنیادا بیر و بڕوا چۆنە حەی بە ئینسان دەنگ بۆوانە بدات لەبەرەوەی هەزار شت پێ دەڵێن و هەزار وعدی درۆت پێ دەدەن و گەچی هیچ شتێک شت بۆ ناکەن. ئینسان ئەگەر حەق و ویجدانی هەبێ ویجدانی خۆی مۆتاکە ئەمن بۆ واقعەکەی پێ بڵێنەوە ناوەکەی خۆم بۆ پێویستە نەداوە پێشمەکەی شێتیم شەڕم پێ دەکا ئەولادان پێ دەکا گەچی موچەکەشمان بە تەواوەتی نەداتی ژێرەکەشمان ژێرمان هەمووی نەوت و زگەوهەرە گەچی تەماشاکە نەوتی ساڵانەشمان ناداتێ. تێگەیشتی بەڕێزم گەچی تەماشا دەکەی بەو نەسا بیر لەو خەڵکەی دەکەنەوە ئەو خەڵکیان پێگەمژەیە بەڵام دیارە بۆ خۆیان زۆر گەمژەن پێویست ناکە ئیسان بەو شێوە دەنجیان پێ بداتەوە ئەوەی بیر و حەقلی هەبێ دەنجیان پێ ناداتەوە لەگەڵ ڕێزمدا. دەستەکانت خۆش بێ سوپاسە دەکەم بۆ پەیوەندێکت. ساغ و سەلامەتی خوا ئاگادارت بێ جانەکەم خوا لەگەڵ بێ یا ڕەبی. ئەچمە لای باوکی محەممەد لە چەمچەماڵەوە. السلام عليكم كاغا محمود. وعليك السلام ورحمة الله باوکی محەممەد. توني باشیش بود. چاوت ماچەکەم الحمد لله. سواری بەنامەکە لەسەر متمانەیە؟ بەڵێ. کاک محمود متمانە بەم حکومەتە نییە. بەڵێ. وایە؟ یەکێک لە کۆمنتەکان نووسیوێتی وەگە وایە مەڕەکانی خۆت لە لای گورگێکدا بنەی. لە لای گورگێکدا بنەی. بەڵێ. ئەم حکومەتە حکومەتێکی کوردیە ئێمە کە بنگۆیەک دەیلێتین بە بەردەوامی ئەگەر حکومەتی عێراق جاران تعدای لێکردین ئەی کوشتین ئێستا دەگلەیمان نەبوو لێ لەبەرەوە دوژمنی میلەتی کورد بوو. باش. ئەی ئێستا؟ ئێستا خەڵک ئاواتە خوازی کە حەزی سامی بێتەوە کارەکان کرێ لەبەر دەسەڵاتی کوردی. بەڵێ. ئاوای گشتی متمانێتی بە حکومەتە هەبێت. دەستەکان خۆش بێ. بەردەوام بە؟ والله کاک محەممەد بەردەوام لەسەر حکومەتەم حکومەتە وازەحە. پەیامەکەت گەیشت باوکی محەممەد لەشە ساغ بێ و هەمیشە سەلامەت بی ئینشەڵڵا. با بچمە لای باوکی باران لە قەزای شارە زورە. ئەم کاتە باش بڕاتەوە. هەموو کاتت باش باوکی باران. یاخوا لەسەر حکومەتە. لەسەر متمانەیە بە حکوومەت تۆ متمانەت هەیە بە دەسەڵاتدارانی هەرێم؟ نە بەخوای گەورە متمانە نییە بەس ڕاستیتەوێ بەڵێ خەتای حکومەت نییە خەتای خۆمانە. بۆ خەتای خۆمانە من چیمان کردووە؟ بەخوای گەورە لە هەستای خەتای خۆمانە خۆمان حکومەتمان کردین بە کەواگا ئیتر ئاوا حکومەت بۆ بەهین. باش یعنی حکوومەت ئێستا بەڕای تۆ کەڵەگایە بەسەرم خەڵکەوە؟ ئارە بەخوای گەورە بۆ سەکەواگا چونکە زانی بۆچی برای بەڕێزم من ئەگەر جەنگ بە تۆ نەدەم پێی ڕێزم هەیە بۆ جەناب یعنی حورمەتم هەیە بۆ کەناڵەکەت. ئەگەر من مەسەلە بۆ منە جەنگ نەدەم بە پارتیوێکێتی یا بە گۆڕان یا بە ئیسلامیەکان یا بە نازارم چی ئەمانە ناونە کەڵەگا بەسەری من و ئادەی کاکێکیان وەرە بابی گۆڕین. باشە بەدیلت کێ ئێستا پێم بڵێ مەسەلەن کێ لە جێ ئەوانە بە هەمویانەوە بڵێ بە ئەلمانی و خودە بەخوای گەورە ئەو نەگەنجی با سێ تاخوایژە بەس بەس. یا ڕەبی مۆفەق بی باوکی باران. یاخوا بێەوەی سپاس دەکەم لە سەدا هەشتای خەتای میلەتە لە بیستی خەتای حکومەتە. پەیامەکەت گەیشت دەستەکانت خۆش. حورمەت دەی قوربان. عەزیزی سپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ. ئەچمە لای کاک مەحموود لە دهۆکەوە کۆتا پەیوەندی. مام استاذ محمد سوني باسي ختامه مسك سيدة محمود شواني الحمد لله فازك انت والله ما مستا قسم بخوا ام دا صلاة هيج ضمانت نية هيج قيامك نية دراسة درس وبلا وكي عرب الاوان
زاد الطين بلة كأوي منهاجي كروابي إسلامي مسح الدكتوا كاك أملت شو دنيا شبه هر لولاتي أوروبية كان كمن هاجي آيني فرد كتوا أملا عالمي إسلامي إما كل بأكثري بالصوماني شون دا الصلاة محاولة دكتن بتربية إسلامي لغو بكتا نايلتن لمزقوتا كان دين آينا كان بلا آين إسلام بلا دكتوا ولا مدرسة كان أما مصيبة الزوجة أما كارثة كاك محمود باشا كاك محمود يعني تو استا لدوهوكەوە کە ئەوجی دەسەڵاتی حکومڕانە لە هەرێمی کوردستانەوە قسانە ئەەکەی دوجار خەڵکی دوهۆک هەمان بیر و بۆچوونی تویان هەیە یاخود جیاواز بیرەکەنەوە لە تۆ بەڵێ کە خەڵکی دوهۆک هەمان طبعا تعمیم ناکرێت لە یەک من هەیە قەسەم بخوا لە خوتبەی دوێنی مامۆستای ئاینی الله هندك كسي هاي محاولة آيني تروابي إسلامي بمحو بكتوا أما زور جريمة مصروا إيه ما مستاكيان شي ليك دو قصي يكون أو ما مستحيل فاشي إيه باشا تشي بدو موقف هبو برانبري بلى يعني لقل ملاي لما مستاي آيني قال لموقفي بو بلى دزام لخود بباسي كرد موقف تشي بو برانبري كباسي قوريني واني آيني كرد والله نازانی ئینشاڵڵا خێر ئەبێ هیوای لەشساغی و سەلامەتیتان بۆ خوازین ئێوە لەو دەڤەرە حتمما قسەیەکی ئێوە بە جۆرەی دە قسەی خەڵکی دەڤەرێکی ترە ئەوە زۆر گرنگە لەبەر ئەوەی دوجار ڕووی دەسەڵاتێک ئەوەستیتەوە کە تا ئەندازەیەک ئەو دەسەڵاتە جیاوازی ناکات لە نێوان چین و توێژەکان تا حدێک لە مەوزوعی ڕۆژنامەنووس و بۆ نمونە ئێستا بینین 4-5 چالاکوانی بادینان لە زیندانەکانی حکومڕانانی هەرێمن زۆر بەداخەوە ئەمە بچووکترین نمونەیە کە ئازادی تەسکراوەتەوە و ئازادی کە ئەوان شەو ڕۆژ باسی لێوە ئەکەن بەداخەوە لە هەرێمی کوردستان بوونی نییە تەمان کۆمنتێکی زۆر هاتووە سوپاسی یەک بە یەکتانەکەم ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ هاوکارانم تاڵقێکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.